قەزای ڕەواندوزە لە سنووری ئیدارەی سۆران. تا ئێستا کاریگەریەکانی قەیرانی دارایی بەسەر زۆربەی سێکتەرەکانی ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە دیارە لەو قەزایە. زۆرێک لە گەڕەک و گوندەکانی سنووری ئەو قەزایە گرفتی خزمەتگوزاری هەیە. لە گەردەگردێ نێوان قەبستان بۆ بن شەهیدان زیاتر لە 20 سال پتریشە هاوینان لەبەر تۆز و خۆر و زستانش لەبەر قڕ و زێلاق و ئەو شتانە خەریکە تێبخنشین. ئەوەی کە کاتی مارن هینا ئێرانە ئەوەی لەدایک نەبوو ئێستا مەرحەلە سەی کولیەیە. یعنی ئەو زادە هەر بەوێت لە ڕوانزێ هەندێک کۆران کراینە بڕوا بکە هەنەشم زانینەکە کۆرانیشن ئێستانێکە زیاتر لە 20 سال 21 سال ئەمە مارن لێرانێ ئەو زادێک کو ئەبینن هەر بەو شێوەیە. لەگەڵ هاتنی قەیرانی دارایی زیاتر لە 400 پرۆژەی خزمەتگوزاری جیاواز لە سنووری ئیدارەی سۆران بە تەواو نەکراوی ڕاگیران. بەشێکی ئەو پرۆژانە لە قەزای ڕەواندوز بوو لە بوارەکانی تەندروستی و پەروەردە و ئاو کارەبا و ڕێگاوبان. ئێستا بۆ تەواوکردنی ئەو پرۆژانە پێویستیان بە زیاتر لە 9 ملیار دینار هەیە. کۆمەڵێک پرۆژەی تری استراتیژیش لە قەزای ڕەواندز تەبان ئێمە کارمان لەسەر کردووە دەرخستەمان بۆ ئامادە کردووە بە هاوبەشی لەگە جەنابی قایمقام. ئەو گژمێک کە پێویستیشە بە مەزندەی ئێمە کە دەرخستەمان بۆ کردووە زیاتر لە 9 ملیار دینارمان دەوێت بۆ تەواوکردنی سەرجەم ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی ترکە خەڵک داواکاری لەسەرە و دەبێتە بژانەوەی زیاتری قەزایەکەمان. ماوەیەکی زۆر کە قەیرانی دارایی بووە ژمارەیەکی زۆر خزمەتگوزاری کەڵەکە بووە بۆیە ئێمە دەمانەوێت ئەو گرفتە خزمەتگوزاریانەمان بگەینە ئاستێکی باش و هاوڵاتی خزمەتگوزاری پێ بگا لە هەمان کاتدا گرفتەکانی کارەبا هەل بکەین کە تۆڕی کارەبای ڕەواندز کۆنا و ماوەیەکی زۆرە ئەو تۆڕی کارەبا هەیە و گرفتی تۆڕ هەیە دەمانەوێت لە چەند گەڕەکێکم گرفت هەیە ئەوانش لە داهاتوو لە بەرنامەماندایە کە بتوانین کاری لەسەر بکەین و نۆژەن بکرێت. مێژووی دروستبوونی ڕەواندوز دەگەڕێتەوە بۆ سەدەی هەژدەهەم و سەردەمی فەرمانڕەوایەتی میر محەممەدی پاشای گەورە. ئەو کات ڕەواندوز پایتەختی میرنشینەکە بووە. ڕەواندوز لە ساڵی 1923 بووە بە قەزا. دوای نزیکەی 100 ساڵ لە تەمەنی و شارۆچکەیە تا ئێستا دانیشتوانەکەی گرفتی کەمی خزمەتگوزاریان هەیە. نەبوونی تاپۆش کێشەیەکی تری دانیشتوانەکەیەتی. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، قەزای ڕەواندوز.